ئۆخەش ئێرەش بەریتانیایە جاوەرن با پیشانتانی بەم بزانن خوای گەورە ئێمەی لە چی ناز و نیعمەتێکا داناوە. Hello. Hi, welcome to Kamal Pasha. Thank you so much, Gigi. Yes. ئێرە کەمال پاشایە و 10 ساڵە کورتێک خاوەندارێتی دەکات لە شەقامی دۆڵی ڕۆدی شاری بێرمیگامی بەریتانیا لەلایەن ستافی پڕئەزموونی وڵاتە جیاوازەکانەوە دەبرێت بەڕێوە. Nice to see you. Nice to see you too. Let me see what is different here. Let me show you what's the difference now. ئەتەوێت خواردنێکی جیاوازتر لە فاستۆلیا و برنج تاقی بکەیتەوە؟ ئەتەوێت لەگەڵ ماڵ و بناڵەکەت بچیتە ڕێستۆرانتێکی ڕاقی و ڕۆمانسی بۆ ئەوەی لای خێزانەکە و پۆینت و بەرز بێتەوە. وەرن با پێکەوە پاک و خاوێنترین خواردن و خۆشترین ڕێستۆرانتان پێ بناسێنم لە شاری بێرمیگامی بەریتانیا. ئێرە کەمال پاشایە. خواردنی بەیانیان یەکێکە لە بەسوودترین ژەمەکانی ڕۆژ بۆیە خەڵکی پێشکارەکانیان یاخود لەگەڵ هاوڕێ و دۆستی نزیکیان سەردانی ئێرە دەکەن. Hey, welcome. How many people? 4 people. کوردەکانیان بەیانیان ئالەم خواردانە. مەرینا خەڵکی ڕۆمانیایە و ئەوێت برێفاسەکەمان پیشان نانی بەیانی ئێرە زۆر بەناوباگە بۆ خواردنی بەیانیان. Marina, what do you have? Can you show me and tell me why is it different? Yeah, everything is different in here and everything is fresh. Okay. You can have tahini, yeah, kaimak, fresh yogurt, honey, jam. This is a M&M. It's 3 different honey. Yeah. سێجۆر هەموویش. This one is a sujuk, yeah, fresh sausage, and this one is fried alumi. ستافەکان کەسانی بە ئەزمونن بە ڕێز و احترامەوە پێشوازی دەکەن لە میوانان و شوێنی تایبەتیشیان بۆ دیاری دەکەن. لە کورتترین کاتدا ئەو خواردنەی داوایان کردووە پێشکەشیان دەکەن. سەرڤیس و خزمەتگوزارێکی زۆر جوان پێشکەش بە میوانەکانیانەکەن بەڕاستی دەستخۆشیان لێکەین. هەندێک کات لێرە لەم غەریبیە تەنیایی خۆش نییە لە ماڵەوە بەڵام لەگەڵ ئاوا دەستە خوشکانێک یینە دەرەوە نانچایەکی جوان ئەخۆین بەڕاستی کاتێکی زۆر خۆش بەڕێ ئەکەین سپاسیانەکەین و هەر سەرکەوتوو بن. چی خواردنێک داواکەن بەیانیان؟ وڵی بەیانیان سەرتووە، پەنیرە، گوێزە، هێلکەیە، تەحینە، هەموو شتێک لێیە. یعنی کە میوانە شتێکمان دێتن دەهینینە ئێرانە ئەو تەنیاییە زۆر ناخۆشە کە بە تەنیا لە ماڵەوە خواردن حازر دەکەی یونان دەخۆی بەس ئەلێرانە لەگەر ئەو خوشکانە دادەنیشین دەمەتەقێ دەکەین زۆر زۆر خۆشە بەڕاستی. کاکاوسەریان ئەم خواردنانە هەم جیاوازم هەم زۆریش خۆشە بە لەزەتم هەموو بەیان لەگەڵ ڕەفیقامان ئێمە دێن بۆ عێراقانم ئەم شتان لێرە دانراوە سێنەوە هەنگوێنی لێ گوێزی لێ بادەمی لێ فستقی لێ هەموو شتێکی لێ ئەگە بتوێت لە ماڵە دروستەکەی بەخوا داوانێ بەسی شل پاوان دەرشی لێراگانە خۆمان ئیلاک ناوێن حازر دێن بۆمان دروستەکەن ئەوی خۆین. هیوادارم کوردەکان دەست یەک تری بگرن تاوگو پاڵ بە یەکۆ بنەمە ناو I have too many different breakfasts in here. I'm gonna make one special breakfast for you. Special breakfast for me. Yes. Thank you so You're gonna much. ماریانا دەیەوێت خواردنێکی تایبەتی بەیانیان دروست بکات. And after that, just let me know what is it. تەماتە و بیبەر و هێلکە. I'm gonna make fresh M&M now for you. Yeah. I'm gonna put some tomato, eggs, and peppers. لە ڕوونی زەیتوندا سووری دەکاتەوە و 2 هێلکی تێ دەکات بەڵام بەبێ پیاس. جیجی یەکێکە لە ستافەکان بەهۆی ڕۆخۆشەکەیەوە ناویان ناوە کوین سەرویسی خواردنەکان دەکات. I'm a Persian, Kurdish, yeah, Kermanshah. No, I speak Farsi. Okay, this is a special breakfast. پێکەوە لەگەڵ ماریانا لەسەر 2 سینی پێشکەشی دەکەن. Nushajan. You have some M&M, yeah? Peppers with tomato. You have some halloumi cheese, fried cheese, sujuk, fresh sausage. Yeah, some olives, honey and jam. What is the name of this yogurt? Masti bonkos.
زۆر خۆش دیارە ئەملێتێک کە بە بیبەر و تەماتە بەڵام پیازی تێ ناکەن و ئەمە زەڵاتەیەکی تایبەتە عنوە حشتی تری تایە سێ جۆر هەنگوین نیشانەیە مەتەنها یەک جۆریمان داوا کردووە لەوە چێ بڵێن هەنگوین باشە هەر یەک جۆری هەیە ئەم هەموو جۆری لە کوێ بوو لە ڕۆمانیا زیاد لە حەوت جۆریم دیوە من و ئەمەشان گوێزە لەگەڵ زەیتون ئەمەش پەتاتەیە بەڵام ناوەکەی پڕێتی لە چی زۆر خۆش دیارە بە فارسی حەلومی پێڵێن بەڵام بە کوردی نازانم چی پێڵێن حەلومی ئۆکەی برێکفاستەکەیان لەدە نۆی پێم بۆ لەبەرەوەی هەرزانە خۆشە شوێنێکی زۆر ڕاق و تایبەتیشە هاوڕێیان کاتێک کە باسی دەوڵەمەندەکانەکەن هەڵبەت خۆم ناو کەسانەی کە هەڵێ ئەچێ بۆ شوێنێکی ڕاقی و خۆش ئێرێ ئەگەر ڕۆژ تاریخوا سەرمان لە سوژدەیاوێ بە ئۆپای گەورە کە لە وڵاتێکی ئاوا دایناوین پڕێتی لەو ناز و نیعمەتە ئەمە خواردنی فرێشە لەناو فڕنا دەریان کردەوە ماشەڵڵا چەند جواب بژاوە ئەڵڵا تامێکی زۆر مزر و خۆشیە لەگەڵ ئەم تەماتە و بیبەر و تەرتیباتەیە دروستیان کردووە بەخوا بە تام و خۆشە دوو لە بەناوبانگترین خواردنەکانی کەمال پاشا تاقی دەکەینەوە کە یەکێکیان بریتیە لە چەندین جۆر سیفود دووەمیشیان برژاوەکانە بەڵام ببینن ئەمە زۆر تایبەتە باوەڕ ناکەم لە هیچ شوێنێکەیە بینی بێتان یاخ و خواردو بێتان مەگەر ئەو کەسانی کە هاتوو بینتە کەمال پاشا تا کۆتایی بینەر بن و حەز دەکەم ڕیڤیوەکەشم لە کۆمنتە بۆ بنووسن بزان خواردنەکانی چۆنە بە هەر قسەی من نەبێت قسەی ئێوەشی تیان وەکو خۆم ئەوەی کە تا ئێستا بینیوە لە خەڵکیان داناوە بەڕاستی زۆر تایبەت لەبەر ئەوەش داوای دوو جۆرە خواردنەم کرد تا ئێوە بینەر بن هاتنە ئێرە بە هەمان شێوە شۆ خواردنەم Yes, my brother. What you gonna do now? We're gonna make the seafood platter. یەکەم جار خواردنە دەریایەکە دروست دەکات ئاگرەکەی بۆ خۆش دەکات دوو ماسی سیباس لەگەڵ دوو سەلەمۆن دە دانە شریمپی گەورە هەروەها دە دانە کەلەماوی Nice preparation. Yes, that's preparation. We're just making the plates ready. لەلایەن شێف ڕۆبانێکەوە بە پاک و خاوێنترین و خۆشترین تام بە پێی خواستی مشتریەکان ئامادە دەکرێت کە ئەزمموی 11 ساڵ کارکردنی هەیە لە کەمال پاشا Tartar sauce. سۆسی تاتار خواردنەکە تامدارتر دەکات تایبەتە بە ماسی بروکۆلی کوڵاو Chef made sauce for the fishes. هەموو دووسێ دەقەجارێک چینی لیمۆیەکا بەسەر مشکی فراونە گەورەکەیەتی بەخوا خۆشە جەمبڵ پلێتێکی مترونیوی دەڕازێنێتەوە بە سەوزە بە شێوەیەکی ڕێک و جوان لە تەنیشتی یەک ماسی و شریمپ و لیمۆ و بڕۆکۆڵی دادەنێت بیبەر و تەماتە برژاوەکەش دەکات بە سەریدا و تا شێوەیەکی جوانتر ببەخشێت و مەزرتر و خۆشتر بێت تامی ماسیەکان ئەمە نەخۆشە هاوارە خۆی ها حەق دەست و چاو و خۆش And that's calamari. And then we make some design on the salmon. بەخوا جوانی ڕازانەوە ئەو دەسات تا خۆش چپس یاخود برنج و ساوەر دەبێتە هەڵبژاردی مشتریەکان کە لەگەڵ ئەم خواردنەدا پێشکەش دەکرێت Yeah, we can give the rice as well. There's no problem. ماشەڵڵا ماشەڵڵا ئاکانی تیونوەن ویک ئەنوە خواردنی دەریایی ئەوەی کە تۆ حەزی لێکی لێرەیە هەیە بە تایبەتی سیباس و سلمۆن لەگەڵ چەند جۆرە خواردنێکی کە خواردنەکەی ئەمە نەخۆش بوو دووسێ جار تەکلیفم کرد لە کامێرەمانەکان دوورکەونەوە لێم تا تەواوێکم بەڵام ئەوان لە من پەلەتریان بۆ قسەکانم کۆتایی بێت و بێنە سەر سفرەکە جا ساوەر و برنج بوێنن لەگەڵیان و هەروەها چیپسش بۆ مناڵ ئەمە دیپی کێمەنا ئەم ساوسەیەکە دروستیان کردووە جا بۆیە پێشنیارەکەم ئەگەر وەک من ئەتانوێت نەفستان تێرکەن ئەوە دوو کە زیاتر لەگەڵ خۆتان مەهێن بۆ ئەم جۆرە خواردنە ماڵی ئەوە نییە خەڵکی پێ داوەتکەیت تا خۆ تێرە خۆیت دوایی ئەتوانی چی لێمایەوە بە سەفەری بیبیتەوە بۆیان و هەرچەندە لە ڕاستیە ئەمە بەشی 12 کەسە کین کڕام وەش حەز ناکەم کەس بێنەی بخوا بەخوا ئەمە نەخۆشە حەزها تەنیا بەڕاستی تایبەت و خۆشە بە تایبەت ئەم ساوزەیە ئەنجا با یەک تێستی سیباسەکەی بکەم بزانم ئەڵڵاه بەخوا جوان برژاوە ئەها ئەوە ئێسقانەکەی دەرکەی بەخوا تایبەتە جامە بۆی بزانی تازەیە ئەوێ ئەو لێکە ڕێک لە پێستەکەی بێتەوە ئەوەت زۆر زۆر مزر و خۆشە هەندێک کەسەیە حەز لە تونی و ترشی ناکە منەکو خۆم حەزەکە ماسی ترش بێت هەتا ئەوەی کە کاڵ و کرج بێت و حەزەکەم تۆزی زیاترش ببژێت جا ئێوەش کە هاتن ئەتوانن بە ئاروزی خۆتان چۆنتان بێ بەو شێوەیە داوا لە ئەو کەسێکی کە سەرویس دەکات بۆ شێوەیە بۆ دروستەکە وەڵا حەدەسیەتی هەڵەوەرێ بەخوا بە کەڵکی
چەتاڵوشت نایەت ماشەڵڵا ماشەڵڵا بەخوا جوان برژاوە بێ ئێوە ناخۆش ئەگەر کەسێکتان خۆشەوێ بە دڵبەڕاستی وەرن بۆ ئێرە و تامی ئەم خواردنە بکەن ئەمەی بۆ بکڕە بۆ شتێکی زۆر گرنگش هاوڕێ لەم ڕێستۆرانتە ئەوە نییە کە خەڵکی کەبێ بڵە کاکە مێزەکەم بۆ چۆکتەوە بەڵێ ئێرە قەرەواڵخە بەڵام ئەتوانی بە ئارزی خۆ چەند و بێ بمێنیتەوە یاخود ئەگەر ویستی خواردنەکە بۆ تەواو نەکرا زۆر بوو حەبی بۆ پاکی نەکەن بە شێوازێکی جوان و ئێنە دەستێ بیتەوە بۆ ماڵەوە بۆ خۆ ژەمێکی تر بیخۆ یاخۆ بیتەوە بۆ کەسێکی تر بەترونیوێکی کە خواردنی برژاو ئامادە دەکەین Jumbo platter for 10 or 12 people, family platter. دوو جۆر کەباوی وشک و تەڕ گۆشت جگەر پراسی و بەرەر کفتە چەند جۆرێکی دیکە ئۆکەی هاوڕێ ئەمەش بەشی دۆمی خواردنەکەمانە پێکاتوە لە شێرن پلەیتەیەکی زۆر گەورە بەڵام من یەنمی بە تەنها تاقی یەکەمەوە بزانم کامیان خۆشە و کامیان لە هەمیان بەتامترە ئێوەش کە هاتن بۆ ئێرە ئەگەر میوانتان هەبوو ئەم خواردنانە داواکەن بەڕاستی زۆر هەرزانە وە خواردنەکەشی بەتام و خۆشە لە ماوەیەکی زۆر کورتە ئامادەیەکەن با بزانین چۆنە How long it take to be ready? About 10 minutes. 10 minutes. لە ماوەدا داخل خواردنێکەوە بۆ حەزرەکەن هەری تۆگە لە ماڵەوە دروستیکی بڕۆ مەقاڵی بێنەوە دەی کاکەگەن خەڵوز بێنەوە ئاگری پێوەنی و دایگرسێنەوە ئەم هەموو شتە پێوە بە و ماڵەوە هەموو کە بە چقەد و کەڵ بەڕاستی زۆرێوێت پاک و تەمیز خۆش یا حەزەکات تیا دانیشە ڕێستۆرانتە وەڵی ماشەڵڵا تازە کەس شتێری پێ الله ئەمە جگەرەکەیە خوا پاشەکانش وان نەژیاوە جگە لە پاک و خاوێنی و خۆشی خواردنەکانیان بە شێوەیەکی زۆر جوان لەلایەن ستافی تایبەتەوە پێشکەشی دەکەن ئەمەش بەشی دۆمیەتی یاوڕێیان کەوای کردووە لە میوانان دوو جار دڵخۆش بن بە هاتنیان بۆ کەمال پاشە ئای نازام لە چۆ دەست پێکە ماشەڵای ئەو خۆی لێوێ لە نانەکەیەوە لە بیبەر و تەمات و پیازەکەەوە لە پراس و گۆشت و مریشکەکەەوە نازانم عنی بەڕاستی ئەمەنی خواردنی خۆش لەسرە بەر لەم سوچەوە دەست پێک مەڵێ لە لای ڕاستەوە سونەتە بسمیللا دەست خۆش زۆر سپاس زۆر سپاس ئەمە خواردنی سیانزە کەسە بۆیە نەمتوانی هەمی تاقی بکەمەوە شاگردەکانشم بان کرد تا لەگەڵما بەشدار بن و ڕوونکردنەوەی زیاترم بەنێ لەسەری پڕە لە خواردنی خۆش بەڵام بایکی کە بۆمان ئەکسپلین کا بزانانی ئەمە چی بچیە و خەڵک بۆچی خواسی زۆری لەسرە So this platter is for 10 people. Okay. But you can have it like about 12 people, 13 people is gonna be enough for them as well. So in this platter you get mix of everything, lamb, chicken. It comes with bread, salad, sauce, hot starter, cold starter, and 2 portions of chips. And you have rice, bulgur with it as well. That's if you're really hungry, 10 people. But if not, 12 people, 13 people, they can have it as well. Yeah. You can have it for the birthdays, parties. You like it? It's nice. It's so good. Perfect. I like it. That kebab is too dry, but it's more tasty than other kebab. Yeah, marinade is good. تۆزە لە لیمۆی کێ بەسەرا باڵەکە ڕاستی بەتامترەوێ سلمانیان کە ئەم ڕێستۆرانتە جیاوازە لە هەموو ڕێستۆرانتەکانی دیکە چونکم ئەو خواردنانی لێرە ئەفرۆشە لە کەم ڕێستۆرانتە هەیە و بەو شێوە جوان و پاک و قوتەیە ئەیکەنە بەردەست و بەڕێز و احترامەوە بۆ تێن و شوێنێکی ڕاقیشە بەڕاستیەکە تۆ بتەوێ بێتە شوێنێکی کوایەت و بێکێشە ئەتوانی بێن بۆ کەمال پاشە ئەگەر حەزتان بە خواردنی زۆرش نەبوو ئەوە دەتوانن پیدا یاخود کولێرە بە قیمەی کوردی داوا بکەن کە پڕ لە تام و چێژی کوردستان ئەمەش خواردنێکی کێ پێڵێن پیدا هەوێرێکی بۆ شێلا و بەم شێوەیە پانێکاتەوە وردە وردە ئەمە تێکەڵەکەیە ئەکەی کاتە ناوێ پێما بە هیچ گۆشتیتیان نییە ئەمە هەر پیزایە بەڵام نەوەیەکی کە بۆ ماوەی دەخولەکی کاتە ناوە بنەکەەوە هەر بەو شێوەی کە پیتەکەی دروست کرد ئەویرەکە تۆزێک بڵاوەکاتەوە وەکو کولێرە و دوای ئەوە گۆشتی تێیەکە لەگەڵ چیس ئەوەی کردە ناو پیتەکەەوە شیکاتە ناو لەحمە جووناکەشەوە ئەمەش دوو جۆر خواردنی کێ هاوڕێیانەگە حەسان لێ بوات نێرە زۆر برسیتانە بۆ یاخۆ بە بەیانیان ناتوان داوای ئەمەکە پیتەکە تەواو بوو الله بەخوا جوان دەرچوە بێنی لێبی قرتێت بۆ یەکێکە حەزی لە بێشتە بڵ و گۆشت و پیاز و تەماتە و شتانە نییە تەنها چیسێککە بەسەر نانەکەی و ئاوا بەو ڕۆنە چەورێکات
لە دوای دەرهێنانی لە فڕنەکە و بە گەرمی کەمێک لیمۆ دەگوشن بەسەر کولێرە بەقیمەکەدا لەگەڵ پیازی سووردا دەکرێت بە بابۆڵە و ئاوا دەخورێت. پیاز سەر بوونا ئەوە خۆشە کە خۆتان هاتنێر و تاقیتان کردەوە ئەو کاتەزان ئەم تام و لەزەتە چەند تایبەت. کاتێک دێنە کەمال پاشا دوای خواردنە خۆشەکان ئەوە داوای کونافەی تازە بکەن چونکە تایبەتە و بەم شێوەیە ئامادەی دەکەن. دا کونافە بە تازەی زۆر خۆشە کۆن بێ یەک ڕۆژ دوو ڕۆژوانە بێنێتەوە زۆر جار هەیە لە سوپەرمارکێتەکانە بەڵام ئەو تامەی نییە. بە فستقی ورکرا و ئاسکرێم دەیڕازێنەوە شیلەی تازەی دەکەن بەسەردا و پێشکەشی میوانانی دەکەن بە فرێشی لەگەڵ چەندین جۆرکێک و شیرینی دیکە ئامادە کراوە کە تایبەتە بە بۆنە و مەراسیمەکان. لە دوای خواردنی دەریایی و گۆشت و تەرتیبات ئێستا دەسەکەین بە تاقیکردنەوەی شیرینەکان. Thank you, Gigi. You're welcome. Wow. You're more fruits here. I can't believe that. خوایە ئەم باشتێک نییە ئەمە چییە خەوە لە هەندستانەوە بۆ ئێرە وەڵاوە بێ ئاسمانگە فڕۆمەنە خوارەوە. Is that usually people when they come to here they ask for all you want or they ask for all of these things? So most of the Persian family who comes here, they ask for the Persian cakes as well. So it's one of these or that one. Then we have Napoleon, we have milk cake, we have also cheesecake, who everybody knows about, and chocolate, and my favorite kunafa. باقلاوە بە ئاسکرێمەوە. الحەمدولillah. ئەم ڕێستۆرانتە بۆ ماوەی 10 ساڵە کوردە خاوەندارێتیەکان و جگە لەوەی کە میوانان ڕاستەوخۆ هێنە ناو هۆڵ ڕێستۆرانتەکە و لێرەدا ئەنشنان نەخۆن و ئەتوانن ئێرەش حجز بکەن بۆ کەسانەی کە بێرزدەیان هەیە یاخود ویدینیان هەیە یاخود میتینیان هەیە خەڵکانێکی زۆر داوەتەکەن ماڵەکەتان جێگەی نابێتەوە ئەتوانن ئێرە حجزکەن. کەمال پاشا ڕێستۆران یەکێکە لە خواردنگە کوردیەکانی شاری بێرمیگامی بەریتانیا شەقامی دڵی ڕۆن. پارکینی فری، خواردنی بە تام و جیاواز، ستافی شارەزا و شێفی بە ئەزمون بە خێراتتان دەگات.